ناڕەزایەتیەکان دژی گرانبوونی نرخی بنزین بوون بە خۆپیشاندان. شۆفێرانی تەکسی لە سلێمانی 4 کاتژمێر خۆپیشاندانیان ئەنجامدا و شەقامی قەناتیان داخست. ناڕەزایەتیەکان پەیامی تووڕەیی خەڵکی هەڵگرت بوو. هەمووان بە بێزاریەوە باسی دەسەڵات و حکمڕانی هەرێم و شکستێنانیان دەکەن. کاکە خەڵک بازار گران بووە، کاکە خەڵک یعنی هاتۆتە بینا قاقای، یعنی خەڵک چی بکە هەتاکەی ئاوها هەتاکەی بنزینگرانی قسە نەکەین ڕۆژ بە ڕۆژ 25-50 بانی هەڵەسی شەو ئێوارەسێکی بنزین بە 900 بانی هەڵەسی بۆ بە 1000 دینار دوو ڕۆژێکە قسە نەکەوێ بە 1500 یعنی هەتاکەی ئێمە هەتاکەی ڕاوەسی تاکەی ڕاوەست نازم تاکەی ئاوا قبولیکە وڵات تا شتێک نەکەن ناڕێ لێرە چی بکرێت بنزین هەرزانکەن معاش بدەن بەو خەڵکە ئاگاداری ڕقابەی بازار بن کە شت گران نەبێ ڕۆنی زەید بۆ بە 500 دینار ئاخر بۆچی هەموو خەڵکە ئەچێتە فەیسبووکەکەی دەمی گەرمە و کۆمێ دەنووسێت و قسەی زلەکە بەس کاتچێتە واقعەوە هەمووی درۆکن لەگەر ڕێزمە هەنی خەڵک ڕاستی ناڵێ هەر کەسە و ژیرفانی خۆی کە پڕ بوو ئاگای لە براکەی خۆی نییە هەنی ناگرێ ئەم زەوی خی گەورەیە یەکێتی و نەی پارتیە ئەم نەوت و سامانە سروشتی ژێرزەوی خی گەورە بۆیە داینەوە بۆی مرۆڤایەتی سوادی لێ بکە نەباوشی یەکێتی و نەباوشی پارتیم نەوت و سامانە سروشتی دروست نەکردو تا ئەمان بێن حکمی پێوە بکەن و بە ئارەزی و خۆیان میلەت شەوسێنێنەوە چا لە یەکێتی و پارتیش میلەتی کوردیامەوە دەرکەوتووە کە غیرەتیان نەماوە ئەوەی کە ئازا و بە غیرەت بوو هەمووی شەهید بوو کوژاوی ماوەتەوە لاتوپاتە و کۆمەڵێکیش بە پارە کڕاونەتەوە لەگەر ڕێزمە هەنی ناکرێت خەڵک ئێوە تێر بنۆم خەڵکەش برسی بێ نرخی بنزین و سوتەمەنی تا دێت زیاتر بەرز دەبێتەوە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی زیاتری بنزین تووڕەیی خەڵکیش زیاتر دەبێت لە دەسەڵات بە جۆرێک بەشێک لەوانەی بەشداری ئەم خۆپیشاندانەیان کردبوو نە شۆفێر بوون و نە ئۆتۆمبیلیشیان هەبوو ئەوان دەڵێن هەموو هاوڵاتیان هەڵگری یەک پەیامن ئەویش چاکسازی و گۆڕانکاری و نەمانی گەندەڵیە بەس ئاسمان و ئەرزیان گران نەکردووە هەموو شتێکیان گران کردو دەستیان خستوێتە قوتی میلەتەوە لەوە زیاتر چیترە بێ لەوە زیاتر چیە بێ من 36 ساڵ خزمەتمە بوو لە سەحار تەقاوتم بە 3 مانگ مەعاشە بە 2 مانگ مەعاشێکمایەتێ ئەمەنە بستێ مستەفید نەبووم لەوانە وەزیرەکەمان کەڕێکە و ئەو مستەفیدە بڕ سەری خانۆکەی کەوای 400 دەفتەرە باش ئەو معاشخۆرە تەکسینا بەنزینە لەسەر گران کردووە کابرا نارە تەکسەکەی بجوڵێنێ پارەی بەنزینەکەی دەست ناکەوێت باشە ئەنجارەکانە بازیان خستووە سەر هەموو ماڵەکان ێستا کاگە ئەو خەڵگەڵی خانی خۆی هەیە ئەوەی خانیشی خۆشیە وەگووا کرێکی حکومەت بێ ئەوەندان باس خستوەتە سەر دیتر ئاوا ناکرێت بێ شتێ حلێدانێن بۆ تەکسیان بۆمان بکەن بەکاردیان بنزیخانەمان بۆ ژیاکەنەوە بۆ تەکسیەکان معقول نییە لیترێ بنزین کەرکووک سەعاتێ لێمانەوە دوورە بۆ لێوە 450 لێرە بە 1000 دینارە نرخی بنزین 1000 دیناری تێپەڕاندووە بنزیخانەکانیش بەراورد بە مانگی پێشوو بەچۆڵی دەبێنرێن زۆربەی هاوڵاتیان ئۆتۆمبیلەکانیان ناجوڵێنن باجە ڕسومات و سستی ئیشوکار و دابەژنەکردنی موچە نهێشتنی هەلیکار ئەو قەیرانە کەڵەکە بوانن کە حکومەت چارەسەریان ناکات بە پێچەوانەوە حکومەت دەستی خستۆتە هەموو سێکتەرەکانی ژیان و با پیلان سەرقاڵی برسیکردنی خەڵکن لەلایەکی دیکەش کەرتی گشتی بەرەو هەرسێنان دەچێت و کەرتی تایبەت کە کۆمپانیەکانی حیزبە دەسەڵاتدارەکانن هەموو جنگەکانیان کۆنتڕۆڵ کردووە ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی